یەکەم هەموو مسلمان و هەموو خەڵکیش بزانێت جوێندان بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و جوێندان بە خوای پەروەردگار طبعاً هەردووکی ئینسان لە دینە باتە دەرەوە جوێندان بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قورسترە حکمیشی قورسترە وەک لە جوێندان بە خوای پەروەردگار چونکە خوای گەورە باسی کردو کە جنێو بدا بە خوای پەروەردگار و پەشیمان بێتەوە خوای گەورە تۆبەی لێ قبول کردووە لەبەرەوەی خوای گەورە زیندووە مافی خۆیەتی عەفوی کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سەردەمی ژیانی مبارەکی خۆیە جنێویان پێداوە گردنی ئازاد کردوون هیچیان لەسەر نەماوە لە دوای مردنی خۆی کەسێ جنێوی بە پێغەمبەری خوا دابێ عەلەیهی سەڵات وسەلام قەتڵەکەی لەسەر ماوە وەلەو تۆبەی کردبێ مسلمان بوو بێ ئەمە ڕەئی زۆرینەی عولەمای ئیسلامە کە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی تایبەت بەوە نەقلی کردووە و نووسیوەتی کە ناوی ئەصارم المەسلول على شاتم الرسولە و ئەشفەرمێ عولەمای ئیسلام دلیل زۆر دێنێتەوە حتا ابن عثەیمینش ڕەئی لەسەر ئەوەیە کە ئەگەر کەسەکە تۆبەشی کرد قەتڵەکەی لەسەر ئەمێنێ بەڵام دوای کوشتنی حکمی وەکو حکمی مسلمانە طبعا نوێژی لەسەرەکرێ و لە قەبرستانی مسلمانە نێژدرێ و هەروە ڕەفتارەکانی تری بەرامبەرەکرێتەوە بەڵام ئەگەر ئەم کەسە کە پرسیارەکەی کردووە جنێوەکەی لە بینی خۆی و خوای گەورە داوە لە بینی خۆی و نەفسی خۆی داوە لە بینی خۆی و شوێنێکی کەمدا و بچووک بوون و کەم بوون و بیرچۆتەوە و کۆنە و شتێکی لەو بابەتە ئومێدەوارم کە ئینشاءڵڵا خوای پەروەردگار تۆبەکەی لێ قبول کردبێ و کۆتایی پێهاتووە وخوای گەورەژە فەرمێەوە ئینی لەغەفار لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى هیوادارم جەنابیشت هیدایەتەکە وەرگرت بێ و تۆبەکەت لێ قبول بوو بێ ئینشاءڵڵا بەڵام بۆیە ئەوەندە تۆزێک تەفسیلم دار چەنە تەفسیلی زۆرتری ئەویست بەڵام بۆ ئەوەی خەڵک بزانێت جنێودان بە پێغەمبەر زۆر خەتەرترە لە جنێودان بە خوای پەروەردگار بە هەردووکیشیان ئینسان کافرە بێت لە دین و ئومەتە چێتە دەرەوە تەلاقی شێکە